یعنی کە مردبووش بۆ نەچی لێ دەهات باوەڕ ناکەم کەم کەسەیە و نەوە بۆ نەخۆشەی لێ بێت. تەلەفۆنیان لۆمە کرد گوتیان عەلی مردیە، باوەڕم نەکرد بە دزدی، هەتا گەیشتمە خەستەخانەش. ئیدی گیانی لەدەستدا بوو، ئیدی لەوێن دەرێت تەماشایم کرد نەمابوو. ئیدی ئەو قەپاغەی سەری ئەوها لێرکوانە تایرکوانەوەی نمابووەوە هەستا بوو، لێرکوانەشی ئەوها لە قۆڕ بوو، لێرکوانەشی عینەن ئەوە بوو خەتەچ پێداهات بوو هەڵزرا بوو. کچە چیەیە؟ ئەو کچە کچۆکەیە هەوە، ئەوە کچێکی ماریا. ئیدی خێزان و ئەو منداڵەی بەجێهێشتە و ئەراوەندا گوتی خەونم پێی دیت بوو، جلکەچ سپی لەبەر بوو لەگە دەنجی پێکەینی عەلی هەستایمە. ئیدی دەبی ئەو کوڕە چ بیتن، یانی دەبی چەند خاوێن بیتن. ڕۆژی پێنجشەمێ دەوروبەری سەعات 9:30 لە هاتە دەرێ، چوینە کافتریایەک دانیشتین. سەعات 1 بوو 12 دەقە و دەورە چووە ماڵێ. ئیدی کە چووە ماڵێ 2-3 جار کچە گچکەکەیەوەتا ماچ کردبوو. ئیدی برادرە چ خۆمان تەلەفۆنی لۆ کرد لێی نەگەڕا تا هینایە دەرێ. ئیدی تووشی ئەو ڕووداوەی بوون بە قورعان چۆن بوو، بە سەیارەی بوو لە لای چلمەتری. ئیدی وەرگەڕا و سەیارە کەتە سەب ئەوەی سەقفەکەی. ئیدی گیانی لەدەستدا و تقریبان 20 دقیقە لە عاردی کەت بوو، کەسەڵی نەگرتبەوە. ئەوەندە ملەتەش چاکن، کەسەک نەبوالی بگریتەوە. تا گەیشتە خەستەخانەش گیانی لەدەستدا بوو. برادرم نەبووە عەلی، خزممە بێجگە لە خزمایەتێکەش برایەک بووە لە بۆ من، یعنی هەر شتێکمان پێویست بایە پێکەوە دەمان کرد، یان هەر دەردە دڵیەکە بایە، هەر خۆشیێک بایە، هەر ناخۆشیێک بایە، هەر پێکەوە بووین. لەوانەیە برێم لە ڕۆژەکی 8 سەعات 10 سەعات بەخوای جاروە بوو ئەو 10 سەعاتەش نەبوو لۆ نووسنێ، مەعەدەل پێکەوە بووین. لێدەگەی یانی چوونە دەرێمان، خۆشیمان ناخۆشیمان هەموو شتێک هەر پێکەوە بوو. ئیدی لە ناکاوە چیش کە کەسەکی ئەوان نێزیک و ئەزیزت بڕاتن شتەکی گچکە نییە. بەخوای ئەوەی ڕەخنەی بگریتن نەگریتن لەکنە من ئەسڵەن مۆزوع نییە، بەس فەقەت ئەوەم پێ ناخۆشە کە لە کۆمێتەکان هەندێک قسایە دەکرێتن. ئەو کوڕە ئەسڵەن ئەو شتانەی هەر نەکردیە لەو ڕۆژی کە چویتەوە ماڵێ هاتتەوە دەرێ. ئیدی ئەوانەی کە نزیکی بوونە دەزانن تێدەگەی ملەتە چشە ئیشاڵە خوای گەورە بە گوناحی نەنووسن لەسەر خوا و پێغەمبەریش ڕەخنە دەگیرێتە، نەک لەسەر گەنجە شێوالا، بەس بوختان خۆش نییە، لەبەرەوەیەوە شەیتان دەستی لێ شتەوە. ئیدی لۆ یعنی بوختانی پێ بکەین و لۆ دوعای خێری لۆ نەکەین، لۆ دوو قسەی چاک نەکەین لە کۆمێتەکان. پێویست ناکاتن وە بزانم دیت شت لە تیکتۆکی کە زۆر قسەشم کرد لەسەوەی کە کۆمێتی نەشیاو دەکرا. دوعای خێری لۆ بکەن، سبەی ئەمەش دەمرین، ئەنگۆش دەمرن، آخر لۆ چ نەعلەتمان لۆ بێتن. بابەت تاتۆی عەلی زۆر کەفی بە تاتۆی داهات، یعنی هەر تاتۆیە ئەگە بم کردبایە لۆ سوێنیاویش دەیکرد تێدەگەی. ئەو تاتۆیە لێرکوانامە کردم لۆ سوێنیاویش کردی، تاتۆیە شتعینە لەسە پێم کردم ئەیش کردی. ئیدی تاتۆ شتەکی ئەوەندە مهم نییە لەسەر تاتۆی قسە بکرێتن، وەلۆ سابەتیژە من هەندێک قسا بوو کە دەم کرد. ئەمە سێ برادر بوون کە تاتۆمانە بوو پێکەوە بوون، ئەم بووم یەک لەوان مەمۆیە برادری خۆمانەویش لەگا عەلی. ئەو ڤیدیۆیانەی کە کراشە هەموو لۆ خۆشی سابەتی بووە. ئێستا هەندێک کەناڵ نازانم بڵاویان کردەوە قسەیان لەسەر نووسیا. ئەسڵ و ئەساسی نییە ئەو قسانە کە برادری نێزیکی من بووە 24 ساعت پێکەوە بووینە، 1000 سابەت و 1000 قسەی خۆشمان کردیا. ئیدی ئەوانە ڕەخنە نییە لەکنە من. ئەگەر بە ئەوەی من بایە یعنی ئەگە گوناح نەبایە لە جێیەکی زۆر خۆشتر دەبایە بشاردرێتەوە کوڕە، نەک لە قەبرستانێ. وەلەو قەبرستان جێیەکی برێوە نییە، جێیەکی خەراب نییە، بەس ئەگەر بە من بیتن لێرکوانە نەدەشاردراوە، بەم بایە لە ناو ماڵێ بشاردرابەوە. لەبەرەوەی ئەو کوڕە ڕۆژێ 2 جار ئەگەر خۆی نەشت بایە یان لە جێ گەرم یان لە جێ خۆش نەبایە بەخوای گەورە جاروە بۆ هاڵداتی نەدەرێ 2 جار دەچەوە ماڵێ خۆی دەشوشت. دەیگۆ خاڵە ئیسا دەیگۆ مرتاح نابم ئەگە خۆم نەشۆ، مرتاح نابم بۆنی خۆشیێ نەدەم. یعنی کە مردبووش بۆ نەچی لێ دەهات باوەڕ ناکەم کەم کەسەیە و نەوە بۆ نەخۆشەی لێ بێتن. تەلەفۆنیان لۆمە کرد گوتیان عەلی مردیە، باوەڕم نەکرد بە دزدی، هەتا گەیشتمە خەستەخانەش.
ئیدی گیانی لەدەستدا بوو بە بردیانەوەی تەرشیح تبعات لە چیا ئیدی لێن دەرێت تەماشایم کرد نەما بوو پاشان بردمانە مزگەفتێ لە مزگەفتێش لە غرفەی ششتنەوەی ئیدی ئەو قەپاغی سەری ئەوها لێرکوانە تایرکوانەوەی نمابووەوە هەستا بوو لێرکوانەشی ئەوها لە قۆڕ بوو لێرکوانەشی عینەن ئەوە بوو خەتەچ پێداات بوو هەڵزرا بوو ششتمان و خین لە دە و کەپووی فڕێتدا و نەزیف بوو مێشتی خین لە دە و کەپووی فڕێتدا تەقریبان نیو سەعات چل دەقە زیاترەمە ئاومان لە سەرڕاگرت بەس خینی لێداهات تێدەگەی ئیدی ششتمانەوە و کفنمان کرد وتت بۆن گوڵی لێدەهات بەخوای گەورە پێتم گۆتم کەم کەسەیە ئێستا و بۆنەی لێبێتن کە ئەو کاتەی مرد بووە و ینی بۆنەچی لێداهات بەخوای ڕدێنی سینجی دەموچاوی ئیدی ئەمە بێزمان لە یەک نەدەکردەوە ئەگەر بەم بە لە ناو ڕۆحی خۆم دابنابە بۆنەچی زۆر خۆشی لێداهات وە لە ڕۆژەکی زۆر مبارە چیژ مرد ئەو نەوە ڕۆژە بەدەسەم و کەسە چی ناکەی کەس شەوی جمعی بمری ئینشاڵڵا خوای گەورە جێمەکانی باش کردیا سەیداوەی لەکن حەمید موختاری ئیشی دەکرد یەک منداڵیشی هەیە کچەکی هەیە ئەو کچە گچکۆکەیە هەوە ئەوە کچێتی ماریا ئیدی خێزان و ئەو منداڵەی بەجێهێشتیا و ئەرەوەندا بۆتا پەیامی ئێوە چییە؟ بەو قورئانەی مامە پەیامی من هیچ شتێک نییە بەس ئەوەندە دوعای خێری لۆ بکەن پێرێ دوونێ عەفوو دوونێ برادەرێک ئادی لۆم نارد ئیدی زۆر مەقسەدە پۆست و چتی دەکەمەوە شتانە خوا شایەدا گۆتێ ئیسا گۆتما گۆتی دوونێ بەس پۆستە چیم دیتێ برادرایەتم لەگەری نییە گۆتمێ گۆتی سبەینێ هەستایمە لە خەوێ گۆتی خەونم پێی دیت بوو زرکەچ سپی لەبەر بوو لەگە دەنجی پێکەینی عەلی هەستایمە ئیدی دەبی ئەو کوڕە چ بیتن یانی دەبی چەند خاوێن بیتن کە ئینسانێک نەیەک نەدوو نەسێ نەچار بە جلکی سپی کە خەونیان پێدیتە پێدەکەنیتن دەبی زۆر خاوێن بیتن وەنیا ئینشاڵڵا جێمەکانی بەهەشتا سێکت مابیکەیت هیوادارم ئەوەندە دوعای خێری لۆ بکەن و تەواو دەست خۆش